قسەکردن لەسەر مامۆستا هێمن مکریانی بۆ خۆی چێکە لە شاعیر و نووسەر دیارەکانی کورد وە ستایل و تایبەتمەندی نووسینەکانی ئەو بەشێکە لە خزمەتکردنیی بەرچاوی ڕون و ڕەوان بە زمانی کوردی واروەها ئەدەبیاتی کوردی ئەم لە ساڵ 1920 لە مەهاباد لەدایک بووە تا ساڵ 1986 ژیانی کردووە. شعروتنی هێمن لە خانەقاوە سەری هەڵاوە و پێگەیشتووە لە گوندی کولیجە لە لای سید ئەوڵای سید مینەکە پیاوێکی نەخوێندەوار بە بەڵام زۆر زانا و لێهاتوو بووە ئەمە بە یەکەم مامۆستای هەژمارەکرێت لە ژیانی ئەدەبی و نووسینی ئەم مامۆستا هێمنی مکریانی و هەروەها لە ساڵ 1942 کە کۆمەڵی نهێنی ژێکاف دروستە بێت ئەمیشە بێتە ئەندامەوە ناوی نهێنیەکەی هێمنە و ئەم هێمنی ئیتر ئەبێتە نازناو بۆ مامۆستا هێمن مکریانی و ڕۆڵێکی باشە بینێ لە خزمەتکردن بە ئەدەبیاتی کوردی و هەروەها لە بابەتی سیاسی و بەپی بارودۆخی و ئەو کاتەی ناوچەکانی کوردستان زوربەی هەر زۆری نووسەر و شاعیرەکانی کورد بەشداریان لە بابە سیاسەکەیان کردووە بەڵام بە هونەری بەرگری و بە شێوازی نووسین و دەست و پەنجەی خۆیان کاریان لەسەر بژانەوەی ئەدەبی کوردی لە ڕێگەی هونەری بەرگریەوە کردو تا بتوانن داکوچی لە مافی ڕەوای کورد بکەن و هەروەها بتوانن قسە بکەن لەسەرەوەی کە کورد ئەدەبیاتێکی تایبەتی خۆیەوە پشگیری لە هەموو ئۆشۆڕشانە بکەن لە ڕێگای نووسینەکانیانەوە چ جای بەشداریکردنی خۆیان بێوەکو کەسایەتی یاخود لە ڕێگای نووسینەکانیانەوە بێ پاڵپشتی ئەو کارانە بکەن. لە ساڵ 1946ەوە با بڵین زەواجی کردو چۆتە ژیانی هاوسەرگیریەوە و لە سەرەتادا ئەم کاری نووسینەکانی خۆی بە شێوازی نێنک و ئاماژەم پێکرد وڵاوی کردوەوە دواتریش لە ڕێگای شعر و کارەکانیەوە ناو ناوبانگێکی زۆری پەیدا کردووە وەک ئاماژەم پێکرد لە ئێستای ماڵکی لە ڕۆژهەڵاتی کوردستان بۆتە مۆزەیەک و لە ڕۆژهەڵاتی کوردستان وەکو فیچەرێکی کورتکاری لەسەر کراوە هەمومان پێکەوە بینەرێ میفەرمێن. سەلاح پایانیانیم بەرپرسی سەرای هێمن ئێرە ماڵە مامۆستا هێمنە لە پاییزی 1392 هەتایەوە لەلایەن شارداریەوە ئاوادان کراوەتەوە بۆتە شوێنێک بۆ ڕاگرتن و پاراستن و لە هەمان کاتدا دەرخستنی شوێنەوار و بەرهەم و کەلوپەلی ڕۆژانەی کۆمەڵێک لە مامۆستایان و ناودارانی شاری مەهاباد. ماڵی مامۆستای من لە پێنج ژوور پێکاتووە کە هەر کام لە ژوورەکان تەرخان کراوە بۆ یەکێک لە کەسایەتەکانی ناسراوی شاری مەهاباد. ژووری یەکەم یا گالێری یەکەم مامۆستا محەممەدی قازیە. مامۆستا محەممەدی قازی وەرژێر و نووسەری ناسراوی ئێران کە لە ئێراندا نازناوی باوکی تەرجمەی پێبراوە. محەممەدی قازی دیارە لەدایک بوو شاری مەهابادە بەڵام بە پێوەی کە لە تارانی دەورە بوو هەر لە تارانیش کۆچی دوایی کردووە. شارەزایشی ئەو توی دەگەڵ زمانی کوردی نەبوو بەرهەمەکانی هەموو یەکەیەکە و هەڵبژاردن کە لە زمانی فەڕەنسەویڕا کراونەوە بە فارسی و بە زمانی کوردی بڵین بەرهەم و شوێنەوارێکی نییە. ژووری دووهەم ژووری مامۆستا هێمنە. مامۆستا هێمن لە ژوورەکەیدا جگە لە کەلوپەلی ژیانی ڕۆژانەی وەک جلوبەرگ و ئەوانە دەستخەتەکەی ناسراوەکەی ناڵەی جودایی لێیە بەشێک لە وەرجێڕاوەکانی لێیە کە ئەفسانەکانی کوردیە لە کوردی ڕاکردوویەتە فارسی و ئەو شتانێک کە بخۆتان دەیبینن. جگە لەوانە تەندیسێک سەردیسێک لە مامۆستا هێمن لە پشتسەری ئێمەیە کە بەدەستی مامۆستا و پێکەرە سازی دەستڕەنجین و کارنەخشین مامۆستا هادی زیادینی ساز کراوە.